باشە دوا بەدوای ئەوە پرسیارێ دروست بوو خەڵک قەناعەتیان وایە کە یانە بێت دیفاع لە ژن بکریان دیفاع لە پیاو بکرێ بەڵام من لەگەڵ ئەوە نیم کە تەڕەفگیری بکرێ بەڵکو پێویستە دیفاع لە مرۆڤ بکرێت چ پیاوە چه ئافرەت چ لە ڕەگەزی نێرینەیە چ لە ڕەگەزی مینە چۆن دیفاعی لێ بکرێ بەرگری لێ بکرێ لەو کاتەی کە مافی زەوتەکرێ لە ژیانی هاوسەردارێتی یاخود ژیانی مرۆڤەکان و کە بەریەکەوتنی هەردوو ڕەگەزی نێرومێ بەریەکەوتنیان لەوەدا ئازادی هەر ڕەگەزێک لەویا کۆتایی دێکە ئازادی ڕەگەزێکی تر دەست پێەکە لەبەرەوە یاساکانیش بۆ ڕێخستنی ژیانی کۆمەڵایەتی دروست بوون من پەیامی من لەم قەسیدانەدا قەسیدەی پیاو ژیانە و قەسیدەی ژن ژیانە پەیام لەوەدا کە پێویستە ژیانی ژن و نێرد یاخو ژیانی نێرینە و مێینە لە وڵاتی ئێمە و لە هەموو وڵاتانی جیهان ڕێک بخرێ بە پێی ماف وەکو مرۆڤ یعنی هۆکاری جێندەری نەبێتە هۆی ئەوەی کە تەڕەفگیری بکرێت لەلایەن ئەو کەسانەی کە بە ناوی چالاگوان و بە ناوی داکۆکیکار لە مافی ئافرەتان یاخود داکۆکیکار لە مافی پیاوان تەڕەفگیری بکەن منیش وەکو شاعرێک پێویستە ڕازگۆم لەگەڵ ئەو هەستەی خۆمە بە شعر لەو لە هەردوو قەسیدەکەدا ئەو پەیام و ئەو تەفکیرە ئەو بیرۆکەی کە باگراوندی بیرکردنەوەی منە ئاستی سەقافی منە لە شعرەکەدا ڕەنگی داوەتەوە پەیامی من پەیامێکی معریفەی جوانە سوودە بۆ کۆمەڵایەتی بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان